دارن برینان ئەندامی ئەنجومەنی شارۆچکەیەکی ئەمە ئەو ڕۆژی بیردەکەوێتەوە کە تووشی پیاوێکی پیر و زۆر سەر لێشەوە بوو. زانیم نابێت لێ نزیکمەوە بۆ ئەوەی نەترسێت چونکە خۆشم نەنکێکی خڵەفاوم هەبوو. ئەمە ئەو جۆرە لێ تێگەیشتنەیە کە برنان و خەڵکانی دیکەی شارۆچکەی کیاما کە کۆمەڵگەیەکی خاننشینی ناودارە لە باشووری سیدنی پایتەخت هەوڵ دەدەن لە ڕێگەی پرۆژەی دۆستانەی خڵەفاوان هاوڵاتیان بە ڕەوشی ئەو نەخۆشانە ئاشنا بکەن. ئەوەی لێرە دەیبینن یەکەمین هەوڵەکانی ئوسترالیایە بۆ پێکێنانی کۆمەڵگەیەکی دۆستانەی کەسانی مێشک تێکچوان. ئەم پرۆژەیە نەخۆشە خڵەفاوەکان و خەڵکانی دیکەی خۆجێیی پێکەوە کۆ دەکاتەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هوشیاری لە مەڕ پێداویستەکانی ئەم نەخۆشانە. خزمەتکارانی ئەم نەخۆشانە دەڵێن کارێکی ئاسانی وەک کردنەوەی دەرگایەک دەشێت بۆ خڵەفاوان سەخت بێت. ئەمە نیشانەیەکی باشە چونکە بە چەنووشەیەکی سانا پێ دەڵێت کە چۆن خۆی بپارێزێت واتە دەتوانانی دەرگاکە لە ناودا بخەیت و لە ژوورۆ گیر ناخۆیت چونکە پێی دەڵێت کە چۆن بیکاتەوە کاتێک ویستی. بەم جۆرە ئاخافتنانە و ئامادەییان بۆ فێربوون لە هاوڵاتیانی خۆیان پرۆژەی حکوومەتی ئوسترالیا بۆ خەڵاتی هاوبەشیکردنی کۆمەڵگەکەی بۆ ئەم مانگە سەرخست.